پرۆفیسۆر دکتۆر عەلی مەحیەدین قەرەداخی 70 ساڵ تەمەن لە خزمەتی نیشتیمان و نەتەوە و ئاین و مرۆڤایەتیدا لە ساڵی 1949 لە گوندی نەوتی قەرەداخی پارێزگای سلێمانی لە باشووری کوردستان لە بنەماڵەیەکی ئاینپەروەر و زانستخواز لەدایک بووە. لە تەمەنی 8 ساڵیدا هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە لەسەر دەستی مامۆستا عەبدوڵڵای نەوتی. دەرچووی پەیمانگای ئیسلامیە لە ساڵی 1965 یەکەم بووە لەسەر ئاستی کوردستان. ساڵی 1970 بڕوانامەی زانستی لە بواری زانستە ئیسلامیەکاندا لەسەر دەستی چەند زانایەک وەرگرتووە. بەکالۆریۆس لە شەریعەتی ئیسلامی لە بەغدا ساڵی 1975 بە پلەی نایاب و یەکەم لەسەر ئاستی کۆلێج. ماستەر لە فێقهی بەراوردکاری لە کۆلێجی یاسا و شەریعەی زانکۆی ئەزهەری پیرۆز لە ساڵی 1980 بە پلەی نایاب. دکتۆرا لە شەریعە و یاسا لە زانکۆی ئەزهەر لە میسر لە بواری گرێبەست و مامەڵەی دارایی ساڵی 1985 بە پلەی نایاب لەگەڵ پلەی یەکەمی شەرەف و ڕێنمایی بە چاپکردنی نامەکەی و ئاڵوگۆڕکردنی لە زانکۆکانی جیهان. قەرەداخی خاوەنی 35 کتێبە بە زمانی عەرەبی و زیاتر لە 23 کتێبی وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی. هەروەها خاوەنی زیاتر لە 100 توێژینەوەیە. ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمانە 3 جار لەسەر یەک لە ناو 1500 زانا و مامۆستایانی ئاینی هەڵبژێردراوە. جێگری سەرۆکی ئەنجومەنی ئەوروپی بۆ فتووە و توێژینەوەیە. مامۆستا و سەرۆکی بەشی فیق و وسوڵە لە کۆلێجی شەریعە و یاسا و دیراساتی ئیسلامی بووە لە زانکۆی قەتەر. سەرۆکی ئەنجومەنی ئەمینداریەتی زانکۆی گەشەپێدانی مرۆیە لە هەرێمی کوردستان. دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی ڕابیتەی خێرخوازی ئیسلامی کوردە لە هەرێمی کوردستان و عێراق. دکتۆر عەلی قەرەداخی هەمیشە لەگەڵ خەم و ئازارەکانی میلەتی کووردا ژیاوە. لە کۆڕ و کۆبوونەوەکانی ناوەندی ئیسلامیدا دەنگی مەزلومیەتی گەلی کوردی گاندووەتە ئەو ناوەندانە و زیاتر لە 1391 پرۆژەی لە ناو ڕێکخراوی خێرخوازی ڕابیتەی ئیسلامی کوردەوە بۆ هەرێمی کوردستان ئەنجام داوە. لە خۆگرتنی زیاتر لە 50,000 منداڵی نازدار، دروستکردنی 447 پرۆژەی ئاوی خواردنەوە، دروستکردنی 525 مزگەوت لە ناو شار و قەزا و لادەکاندا، دروستکردنی 379 پرۆژەی ئاو و خانوو و قوتابخانە و بنکەی تەندروستی لەگەڵ ڕێکخراوی یونسێف و هابیتات و ئۆفدا، دروستکردنی 11 قوتابخانەی حکومی، دروستکردنی 13 بنکەی لەبەرکردنی قورئانی پیرۆز، دروستکردنی 12 پرۆژەی تری جۆرا و جۆر، دروستکردنی 9 بنکەی تەندروستی. لە ماوەی 31 ساڵدا بۆ ئەم پرۆژانە زیاتر لە 106 ملیار دینار خەرج کراوە. 70 ساڵ تەمەن لە خزمەت نیشتیمان و نەتەوە و ئاین و مرۆڤایەتیدا.